ڕۆژی 19 ئایاری ساڵی 1970 لە ڕۆژمێری بەرگریدا بە ڕۆژی ڕاپەڕینی خەڵکی شارۆچکەی ڕەواندۆز دژی زوڵم و ستەمی حیزبی بەعەز تۆمار کراوە. ڕاپەڕینی دانیشتوانی ڕەواندۆز لە کاتێکدا بوو کە حیزبی بەعەز لەو پەڕی هێزدا بوو، هیچ ئازادیەکی بۆ دانیشتوانەکەی نەهێژبووەوە. سەرنجام دانیشتوانی شارەکە زوڵم و ستەمەکەیان پێقەبوڵ نەکرا و ڕاپەڕینیان بەرپا کرد. دیارە ڕاپەڕینی 1970 یەکە لە ڕاپەڕینە گرنگەکان بوو کە شاری ڕواندز ڕۆڵەکە ڕشۆڕژێڕەکانی ئەو شارە بەڕڕووی دام و دەستگا سەرکوتکەرەکانی ڕژێمی ئەو کاتبوونەوە کە لەو پڕی دەسەڵاتیشدا بوو ئەو شاریان لە پیاوانی ڕژێم و لە دەسەڵاتدارانی ڕژێم ڕاماڵی و پاچیان کردەوە و گورجێکی کوشندەیان لە ڕژێمدا دژی ئەو زوڵم و ستەمەی کە ڕژێمی ئەو سای بەعەز لە ناو سەرجازیەکانە کرد. ڕواندزیش وەکو پێگەیەکی جوگرافی گرنگ کە ڕۆڵێکی کارای هەبوو لە بەرخودان و بەرەنگاربوونی ڕژێمی دیکتاتۆری باسی ئەوسا، بۆیە بە هەر شێوازێک ئەیویست ئەو شارە دەستەمە بکە، بەڵام خەڵکی خۆشەویستی ئەو شارە، خەڵکی جوامێری ئەو شارە دەستەمەوەی ئەو ڕژێمە نەبوو بەڵکو بەرەنگاری بووە. ڕاپەڕین و قوربانیدانی هاوڵاتیان لە پێناو هێنانەدی ئازادی و نەهێشتنی زوڵم و ستەم بوو. بەشداربووانی ڕاپەڕینی قەزای ڕەواندوز دەڵێن ئامانجەکانمان نەهاتنەدی و ڕۆژ دوای ڕۆژ ئازادیەکانمان بەرتەسک دەکرێنەوە. لە ڕووی ئازادیەوە وەک پێویست نییە بەڕاستی کەم و کوڕی هەیە، پێمان خۆشە حکومەتی هەرێم دەستگای ئاسایش و ناوخۆ پێداچوونەوە بۆ بکە، چووکە ئەوەی کە ڕاپەڕینی سەرتاسەری نۆتوئێکی کرد هەمووی خەڵکی ئەو شارە بوو، خەڵک کردی، کوڕی خەڵک شەهید بوو، کوڕی خەڵک دەنجیدا، کوڕی خەڵک ڕاپەڕینی کرد، کوڕی خەڵک ئاوارە بوو، خەڵکێک ئاوارە بوو. مەفرۆزە ڕێز لە خەبات و ماندیبوونی ئەو خەڵکی بگیرێ، ئازادی ینی باش بکرێت، امتیازاتی خەڵک خزمەت ئەو گوزاری باشتر بکرێ. ئەوەی کرایە ناکرێت ئینسان زەربی سفرەکە، بەڵام وەک پێویست نییە، وەک پێویست نیە خەبات و ماندبوونی ئەو خەڵکەی. بەێ خراپە، زۆر خراپە، زۆر خراپە، تێگەیشتی هەر یەک لە خۆی شتەکان عنی ئازادی کسکا کاتەوە کاک و ناکاتە عنی فراوان بیتەوە خەڵکەکە استفادی لەو ئازادی بگری کە هەیەی لەو ئازاد لەو ڕازەبرینی کە هەیەی تێگەیشتی لەگەڵی بەس ڕاستن سقوتەکەنەوە تێگەشتی حەق وایە مادام ئەمە ملەتەشین ئازادین ئەلحەمدولله کوردستان چۆن هەرێمە چێر بە خۆمان هەیە، حەق وایە ئاوڕێک لەو خەڵکانێ بدێتەوە کە پێشمەگەی دێنن، ئاوڕێک لەو خەڵکانی بدێتەوە کە مستەفید نەبووینە. بەڕاستی زۆر ناحەقی بەرامبەر بە پێشمەگەی دێنی ئەکرێتن، زۆر ناحەقی ئەکرێتن. تێگەشتە پێشمەگەی دێنی هەیە تێگەشتی نانی بخوا کرێت چییە؟ ڕاپەڕینەکەی 19 ئایاری ساڵی 1970 بە خوێنی 6 شەهیدی شارەکە تۆمار کرا کە یەکەم شەهیدیش محەممەد زەینەدین بوو کە هێڕشکردنی بۆ سەر حیزبی بەعەز بە جیهاد و تێکۆشان داناوە و بە دروشمی ئەڵڵاه ئەکبەر و لا ئیلاهە ئیلا الله هێڕشی بۆ سەربارەگاکانی بەعەز بردووە. ساڵێک دوای ڕاپەڕینیش هەر لەسەر بەشداریان لە ڕاپەڕیندا ڕژێمی بەعەز 13 هاوڵاتی شارەکەی ئەنفال و 55 هاوڵاتی دیکەشی زیندانی کرد. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندۆز.